زرێبار دەریاچەیەک لە قەزای مەریوانی خۆرهەڵاتی کوردستان جیاواز لە دەریاچەکانی جیهان ئەم دەریاچەیە سەرچاوە ئاویەکانی لەژێر خۆیەوە هەڵدەقڵێت بە گوێرەی لێکۆڵینەوەکانی فەرمانگەی کشتوکاڵی مەریوانیش 5,000 کانی ئەم دەریاچەیەی دروست کردووە. ئاوی دەریاچەکەش هیچ ڕێڕەوێک نابڕێت و لە ڕووبەری 18 کیلۆمەتر چوارگۆشە زەوی دەمێنێتەوە بە قوڵی دەمەتر. ساڵانەش لە کاتی زۆر و کەمی بارانبارین ئەم ڕووبەرە کەم و زیاد دەکات. ئاوی ئەم دەریاچەیە زیاتر بۆ کشتوکاڵ و مەبەستی گەشتیاری بەکاردەهێنرێت. ئەمە جگە لە بەخێوکردنی سامانی ماسی لەم دەریاچەیە لەلایەن دەوڵەتەوە. بە گوێرەی یاساش هاوڵاتیان دەتوانن بۆ بەسەربردنی کاتێکی خۆش بە قولاب ڕاوەماسی بکەن. ئەگەر ئەڕۆینەوە بەهار و هاوین ئەو خەتانیە نەخوارەوە خەت میزان دەرسەد ئاوەکە ولا ئیساتوە سەرەوە ماشەڵڵا 80 سان 1 متر زۆری کردووە. هیچ ساڵێ بۆ لە زمسانە بیبەسێ ئاراوەڵا هەر ئیمساڵ یانەوە هەفتەکە ئاگرە بەستە بووی سەتحی وەلی ئەمە ڕسمەکانمان هەیە ساڵ 85-86 ئاوەکەی لەو بەر پیادەڕەوەکۆ بوو یعنی تۆ ئەگەر ئەڕۆشتی قاچی ژووتەڕە بوو کولەن یەخی کردووە بە ماشین و بە ماتۆڕ و بە گشتی ڕۆشنە سەسەری بە پیادە خەڵک تا ئاگرە هاتووە ڕسمەکانی هەمووی هەیە. دەریاچەی زرێبار بە دووری 1 کیلۆمەتر دەکەوێتە باشووری خۆرهەڵاتی قەزای مەریوان. لەلایەن فەرمانگەی شارەوانی و فەرمانگەی گەشت و گوزاری قەزاکەوە ئیدارەی ئەم دەریاچەیە بەڕێوە دەبرێت. ساڵانەش بە هەزاران گەشتیار ڕوو لەم دەریاچەیە دەکات. بەڵام بە گوێرەی ئامارەکانی فەرمانگەی گەشت و گوزاری مەریوان لام ساڵدا ڕێژەی گەشتیار بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە سەدا 20 کەمی کردووە. والله ما لا كرماشان هاتيم كرم زريبار واقعا یه شهر جوان خوش مردم بسیار مهمان نواز و دلنشین جای دلنشینه خیلی باصفاست واقعا من توصیه کنم واقعا دارد گردشگری لایک توایبای جای خوشه گام لدوینا و کیوانا لجیم تاقی اسمانا لدوین او کیوانا لجیم تاقی اسمانا گومکی جوان وستاو کازری بارینا گومکی جوان وستاو کازری بارینا زری بارو بهاری بهشتی کردواری. زرێبار تەنها سوودی دارایی و گەشتیاری بە هاوڵاتیانی ئەم ناوچەیە نەبەخشیوە بەڵکو ناوەکەشی بۆ تا جێی سەرنجی هەندێک لە دایکان و باوکان بۆیە منداڵەکانی خۆیان ناوناوە زرێبار. وریە حەمەکەریم NRT زرێبار.